یەکێک لە سیما هەرە جوانەکانی شاری سلێمانی بوونی چالاکیە هونەری و ئەدەبیەکانە بە بەردەوامی لە نێو ئەم شارەیە و بە خۆشحاڵیەوە لە ئێستاە فستیڤاڵی کتێبی سەر شەقام بەڕێوەچێت کە لەلایەن حەڤا دەستگای چاپ و بڵاوکردنەوە بەشێک لە کتێبەکانی خوان لەسەر شەقام نمایشەکەن بۆ زیاتر ئاشناکردنی خوێنەرانە بە کتێبەکان و هەروەها ئاسان کاریش بۆ خوێنەران کە بتوان ئەو کتێبانێکە دڵخوازیانە و ئەوانی کە بەدوایە گەڕن بتوان زۆر بە ئاسانتر دەستیانکەوێ بۆیە لە ئێستاە ئەم چالاکیوەم فستیڤالە تایبەتەش لەسەر یەکێک لە شارە سەرەکیەکانی شاری سلێمانی بەردەوامی هەیە و بەڕێواچێت. لە چوارچێوەی پلانە درێژخایەنەکانی ڕێکخراوی ئانیا بۆ لێک نزیکردنەوەی کتێب و خوێنەر و بە بەشداری حەڤە دەستگای چاپ و بڵاوکردنەوە لە شاری سلێمانی ڕەنگەلەری و ڕێکخراوی ئانیا فستیڤاڵی کتێبی سەرشەقامیان دەست پێ کرد کە جگەل لە خستنەڕووی چەندین سەرچاوی جیاواز بۆ خوێنەران هاوکات فستیڤاڵەکە چەندین پانێل و چارەکی میوزیکی لەخۆگرێت. ئێمە لە چوارچەوەی پرۆژێکی درێژخایەنە ئیشمان لەسەرەوە کردووە کە فستیڤاڵی ئەمە جۆرە بکەین ئیدارەی ڕەنگەلەری بە هاوکاری ڕێکخراوی ئانیا بۆ گەشەپێدانی تواناکانی تاک هەر لەم چوارچەوەیش ئیشمان لەسەرەوە کردووە کە چەند ئامانجێکمان هەبێ لەم فستیڤاڵە یەکێ لە ئامانجەکانمان ئەوەیە کە دیسکاونت هەبێ لە کتێبەکانە ئامانجە سەرەکیەکەیشمانەوەیە کە ئێمە چۆن بتوانین کتێب بێنینە سەر شەقام و نزیکی بکەینەوە لە خوێنەر وا بکەین کتێب قسە لەگەڵ خوێنەر بکە وا بکەین هێزی کتێب دەربخەین وا بکەین خوێنەر و کتێب لێکتر نزیکەینەوە و ئەوەی کە هەیە وایە عاجەتبوونێگە لە بینی کتێب و خوێنەرە ئاشبوونەوەیەک دروست بێ لە ڕێگەی ئەم جۆرە فستیڤاڵانەوە بەگشتی فستیڤاڵەکانی فستیڤاڵێکی ئاهەنگ ئامێز دەبێت وە کۆمەڵە چالاکی تیابێت یەکێ لەو چالاکیانەمان پانێڵێکە لەسەر گرنگی وەرگێڕان لە سەر ڕۆشنبیری کوردی و چالاکیە گەیشتمان سمینارێکە بۆ نووسەرێک لەسەر پەیوەندی نێوان خوێنەر و نووسەر و شەوانە لایڤ مۆزیکی تیابێت ئێوامان کردووە کە شێوەیەکی ئاهەنگ ئامێز هەم شێوەیەکی ڕۆشنبیری گشتیە بێت تاوەکو خوێنەر و کاتە سەر ئەم شەقامە لەم شەقامە لە ڕێ ئەم فستیڤاڵەوە دەستی بەو سەرچاوانە بگە یاخۆ بۆ کتێبانە بگا کە خواستی لەسەرێتی کتێبەکان بەگشتی هەمە چەشنن لە ئاینی فەلسەفی مێژووی مناڵان و هەموو بەشەکانی تر سیاسی جوگرافی مێژووی هەمووی تیا ئەوەی کە لێرەیە دەستگای چاپ و بڵاوکردنەوە لەگەڵ کتێبخانە بەشداریان کردووە بەگشتی هەمویان حەڤەدانن کە بەشداریان فستیڤاڵیان کردووە. بێگومان زۆ بە گرنگ گێزانم هەم بۆ خودی خۆم هەر بۆ هەمووانیش لەبەری ئەوانەی کە خوێنەرن زۆ سود لەم فستیڤاڵانە بینین کە بەتایبەتی بۆ کتێبدا ئەنرێت و هەروەها تێیدا کتێبەکان زیاتر بە نیوەی نرخ ئەفرۆشرێتەوانەیە کە لە سایە 40 لە سایە 30 لە سایە 20 داشکانی بۆ ئەکرێ و سوودێکی زۆرم لە بینیوە خۆم پێشتە تووڕێکی زۆرم هەبوو بەڵام لە دوای کتێب خوێندنەوەیانێ نەک بۆ خودی خۆم بۆ هەمووانیش کاتێک ئێمە تووشی جەنجاڵی مێشک و تووڕێی و دڵەڕاوکەی ئەبین هەرێک لە خانی مێشکمان ئەکرێتە بەشی سەرۆی مێشکمان کە تیا چۆن بڵێ وەکو ئیتر تیا جێگیرە بێت و بە هیچ شتێک لا ناچێ توێژینەوە ئەمەی سەلماندە کە بە هیچ شتێک لا ناچێ بە خوێندنەوەی کتێب و بە زانیاری وەرگرتن نەبێت و لە جێ ئەو خانانی کە مردن و لە بەشی سەرۆی مێشک ماونەتەوانێت دواتر ئەبن بە خانی تازە و تا ئەمە کەسایەتێکی کەمان لێ دەرەچێت تۆ ڕۆسیەکی کتێبی کەسێ بکە کتێبە خوێنێتەوە کەسێ بکە کە نایخوێنێتەوە جیاوازێکی زۆری هەیە بەڕای من.